تیمپانی ئامێرێکی مۆسیقیە لە خێزانی پێرکشنەکانە کە لە چەندین جۆری میوزیکدا بەکاردێنرێت. لەوانە کۆنسرت، تیپی مارشینگ، ئۆرکێسترا و تەنانەت لە هەندێک تیپی ڕۆیشیشدا بەکاردێنرێت. ڕۆیا کچێکی تەمەن 19 ساڵە خوێندکاری پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانیە. تاکە کچە لەسەر ئاستی هەرێم کە ئامێری تیمپانی ئەژەنێت. تیمپانی ئەمریکی مۆسیقیە لە خێزانی پێرکەشنەکان وەک چەپڵی نیوەگوۆیی پۆلێن کراوە ئامێرەکە پێک دێت لە پەردەیە کە بە سەردەفرێکی گەورەدا جێگیرکراوە و لە مس دروست کراوە. تیمپانی بەدارێکی تایبەت دەژەنرێت کە پێی دەوترێت داری تیمپانی یان مالەتی تیمپانی. ڕۆیا کچێکی تەمەن 19 ساڵە خوێندکاری پەیمانگەی هونەرە جوانەکانی سلێمانی و تاکە کچە لەسەر ئاستی هەرێم کە ئامێری تیمپانی دەژەنێت. من ڕۆیا ڕێکەوتم خوێندکاری قۆناغی چواری بەشی میوزیک پەیمانگەی هونەرە جوانەکان، ژەنیاری ئامێری پیانۆم یاواتە ئامێرە سەرەکیەکەمە، لە پاڵ ئامێرە سەرەکیەکەمە کە پیانۆیە، ئامێری تیمپانی ئەژەنم لە ئۆرکێسترای پەیمانگەی هونەرە جوانەکانی سلێمانیە. لە من کە هاتمە بەشی مۆسیقا واتە پەیمانگە اینجا دەستم کردووە بە موزیک ژەنین، ینی من پێشتر ژەنیار نەبووم، بەڵام حەزیکم هەر لە مناڵی حەزم بۆ ئامێرەکانەوە بە تایبەتی پیانۆ، چونکە ئامێرێکی ناسک و جوانە بۆ کرد. لە هەمان کاتە تیمپانیم بۆچی حەز لێ بوو، چونکە هەنێ حەماس و ورە و هین هەیەتە لەوەیە ئەتوانی بەتاڵی بکەیتەوە لە کاتی تۆڕەیە، لە کاتی زۆر دڵخۆشیە، ئەتوانی لە کاتی حەماسیە زۆر بەکاری بێنی. کە هاتمە ئۆرکێسترای مەعهەد واتە لە مەرحەلە 4 ینی ئەم ساڵەکە، اینجا دەستم کرد بۆی کە تیمپانی وەربگرم. تاقیکردنێکی زۆر خۆش بوو، زۆر پێم خۆشەکەەوە مەڵبژاردووە. ئامێری تیمپانی لە بنەمادا لە تەپڵی سەربازیەوە وەرگیراوە و دواتر پەرەی پێدراو لە سەدەی هەژدەوە بۆتە بەشێکی سەرەکی ئۆرکێسترای کلاسیک. ئێستاش لە چەندین جۆری میوزیکدا بەکاردەهێنرێت، لەوانە کۆنسرت و تیپی مارشینگ ئۆرکێسترا و تەنانەت لە هەندێک تیپی ڕۆکیشدا بەکاردەهێنرێت. لە هەمان کاتە تیمپانیم بۆچی حەز لێ بوو، چونکە هەنێ حەماس و ورە و هین هەیەتە لەوەیە ئەتوانی بەتاڵی بکەیتەوە لە کاتی تۆڕەیە، لە کاتی زۆر دڵخۆشیە، ئەتوانی لە کاتی حەماسیە زۆر بەکاری بێنی. کە هاتمە ئۆرکێسترای مەعهەد واتە لە مەرحەلە 4 ینی ئەم ساڵەکە، اینجا دەستم کرد بۆی کە تیمپانی وەربگرم. تاقیکردنێکی زۆر خۆش بوو، زۆر پێم خۆشەکەەوە مەڵبژاردووە. بەشداریکردم لە چالاکیەکانی پەیمانگایە زۆر دڵخۆش دەکات کە تۆ خوێندکارێکی میوزیکی واد لێکە کە بزانیت جیاوازی تۆ کەسێکی ئاسایی چیە وەکو کەسێکی میوزیکی. کە بەشداری لە کارەکانی مەعهەداکەی اینجا ئەزانی کە تۆ هاتووی ئەخوێنیت و بەرهەمەکەشی ئەبینیت. یارمەتی دەرمانن مامۆستاکان بە هەموو جۆرێک، زۆر خەمخۆرن، زۆر زانیاریان پێیە. لە ئێستا 1 ساڵمەوە لە پەیمانگە و ئیتر تەخەڕوجەکەم، کە تەخەڕوجیشەکەم بە ئالەتی پیانۆ تەخەڕوجەکەم. پلانم وا داناوە کە ئینشاءڵڵا دوای ئەوە زانکۆ بخوێنم. وەکو کاری هونەری لە دەرەوەی پەیمانگە هیچ بیرۆکەیەکم نییە، یعنی تا ئێستا هیچ پلانێکم نییە، نازانم. بۆ هەر کچێک کە حەزی لە هەر شتێکە، نەک هونەری و میوزیک و هەر شتێک، ئەوەی کە حەز لێ بیکە، شەرم مەکە، بۆی بڕۆ. دنیا لەوایە نەماوە کە شەرم بکەی بەڕاستی. مۆسیقا جوانترین شتە، ناسکترین شتە، کەشخەترین شتە بۆ کچێک، بۆ کوڕێک، بۆ هەموو کەسێک. کە کاتێک تە مۆسیقاوە جیاوازی خۆت ئەبینیت، یعنی ئەسڵەن کەسێکی ترە لێ دەرەچێت کە قەت چاوەڕێ نەکرێت تۆ کەسێکی وابی. مۆسیقا ئاستێکی ڕۆشن بیری بەرز، هادیئی، بەوەی کە بە قورسی سێری دنیا نەکەی بەڕاستی ئەوەی پێبەخشیوم. وشەی تیمپانی لە دەستەواژەیەکی ئیتاڵیەوە وەرگیراوە کاویش تێمپا واتە پەرستگا. بەکارهێنانی ئەمەری تیمپانی لە بەرهەمە کوردیەکاندا سنووردار بوو، زیاتر لە ئۆرکێسترادا بەکارهێنراوە.